ئەم کاتتان باش لەو بەرنامە کورتەدا هەوڵ ئەدەین گەڕانەوەی تورکیا بۆ ناو باوەشی ناتۆ و یانیش ڕێککەوتنی تورکیا لەگەڵ ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر ناوچەکەمان لەسەر کێشەی کورد بە تایبەتی لەسەر عراق و سووریا چی دەبێ ئەو بابەتە لەسەر مێز بخەوێنین و قسەی لەسەر بکەین. وا دیارە کاتێک باسی ئەو بابەتە دەکەین ڕەنگ بێ بەشێکتان زەینتان بۆ ئەوە بچی کە باسی سیاسەتی ڕۆژانە دەکەین، بەڵام نەخێر باسی سیاسەتی ڕۆژانە ناکەین، بەڵکو باس لە کاریگەریەکانی بۆ ماوەیەکی دوور و درێژ دەکەین. لەلایەک تەماشا دەکەین ئەمریکا لە هەڵبژاردندایە و ڕەکەبەرەکەی جۆ بایدن هەتاوەکو ئێستاش سەرباری ئەوەی ڕەوشی جۆ بایدن زۆر لە پێشە، یعنی لەوەی کە چاوەڕێ دەکرێت ئابوووریەکەی زۆر باشە و لە دوایین گوتاری جۆ بایدندا تەماشا دەکەین هەندێک هیوای دیموکراتەکان زیاتر بوو بەوەی کە جۆ بایدن هەتاوەکو ئێستاش ئەتوانی سەرکردایەتی بکە و ئەتوانێ ئەگەری هەیە لە هەڵبژاردندا سەر بکەوێت، بەڵام هەتاوەکو ئێستاش پۆپیلاریتەی دۆناڵد ترامپ هەتاوەکو ئێستاش زیاترە بەداخەوە و بمانەوێ نەمانەوێ بەر لە دۆناڵد ترامپیش ینی استراتیژی ئەمریکا سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەی ئێمەدا ئەوەیە کە هێزەکانی خۆی بەشێکی زۆری بکشێنێتەوە. ڕۆژ هەڵاتی ناوەڕاست وەکو جاران بۆ ئەمریکا گرنگ نییە کە ئاڵێن وەکو گرنگ نییە، ئەڵێن وەکو جاران گرنگ نییە، نەوەکو هیچ گرنگ نییە، وانیش نەوەکو ئەمریکا هیچ هێزێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نامینێ. بەڵام ئەمریکا ئیتر وەکو لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە هەتا وەکو دێ زیاتر قورسایی خۆی دەخاتە سەر دەریای پاسیفیک. لە بۆ ئەوەش کاتێک ئەمریکا لە ناوچەکەدا بکشێتەوە پێویستە لایەنێک چەند لایەنێک هەبن کە بتوانن ئەو بۆشاییە پڕ بکەنەوە. لەلایەکەوە ئیتر تەماشامان کرد لە سەردەمی پێشتردا، یعنی تقریبا 5 ساڵ بەر لە ئێستا دۆناڵد ترامپ هەوڵیدا عەرەب و ئیسرائیل لە یەکتری نزیک بکاتەوە، یعنی کۆمەڵێک دەوڵەتی عەرەبی لەگەڵ ئیسرائیل لە یەکتر نزیک بکاتەوە. ئەمە تا ڕادەیەک ئەتوانین بڵین پێشکەوتنی بەخۆوە بینی، بەڵام لە دوای ئەوەی نەتەنیاهۆ هاتە سەردەسەڵات و لە ناوچەی کەرتی خۆرهەڵاتی فەڵەستیندا لە ڕامەڵڵا و ئەو جێگایانە و لە غەزەش تەماشامان کرد کێشەکان زیاتر قوڵ بوونەوە هەتاوەکو ئەو هێرشەی حەماس 7 ئۆکتۆبر و لەگەڵ ئەم هێرشەدا تەماشامان کرد ئەو بابەتە دواخرا، ئەو بابەتە دواخرا، ناڵێن کۆتایی پێهاتوە، هەرگیز کۆتایی پێ نەهاتووە. پرۆسەی ئاشتی نێوان عەرەب و ئیسرائیل هەتاوەکو ئێستاش لەسەر مێزەیە و ئەو لایەنانەی کە وەکو سعودیە و وەکو ئیمارات و وەکو بەحرین هەتاوەکو ئێستاش لەسەر ئەمە سوورن، مەسەریش بە هەمان شێوە و وڵاتێکی وەکو فاسیش بە هەمان شێوە، بەڵام ئەو شەڕی کە ئێستاکە لە غەزەدا هەیە ئەو بابەتەی جارێ پەک خستووە و ئەمە لە ئایندەدا دەبینین بەرەو کوێ دەگا. لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین دەبێت لایەنێکی دیکە ئەو بۆشایە پڕ بکاتەوە. ئەوە چێە؟ ئەوە باشتر وایە بەپێی عەقلی ئەوان باشتر وایە لایەنێکی نزیک ناتۆ بێ، بەڵام ئەو لایەنە نزیک ناتۆیە کە مەبەستمان تورکیایە، ئەندامی ناتۆیە، وەکو هێزی دووەمی ناتۆ دەناسرێ، وەکو هێزی یەکەمی ناتۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەناسرێ. ئەم هێزە ئەم دەوڵەتە لە دوای بەهاری عەرەبی و بە تایبەتیش لە دوای ڕێککەوتنی یەپەگە و ئەمریکا لە ناو هاوپەیمانی سەرزەوی دژی داعشدا تەماشا دەکەین مەقدەمی مەقەسەکەی نێوان ئەمریکا و ناتۆ و تورکیا زیاتر کرایەوە و ئەمە وای کرد کە تورکیا پەیوەندیەکانی خۆی لەگەڵ رووسیا زیاتر بەرەو پێشەوە ببا و چەکی S-400 بکرێت لە بەرامبەر ئەمەدا. دۆناڵد ترامپ لەو سەردەمەدا هاڵسا تورکیای لە ناو پرۆگرامی
F-35 دا کە پێشکەوتوترین فڕۆکەی ئەمریکایە خستە دەرەوە. لەو ماوانەی دواییدا تەماشامان کرد کە ئابووری تورکیا زۆر 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 پەکی خستووە، پەکی کەوتووە. یعنی مرۆڤی ئاسایی لە سۆماڵ ڕەنگ بێ زۆر زۆر باشتر بژی ئێستا کە لەوەی کە لە تورکیا دەژی. و لەلایەکی دیکەش ئیتر تەماشامان کرد ئەو تورکیا تاوەکو ئێستاش لە ڕووی تەکنۆلۆژیەوە ناتوانێت بەبێ ئەمریکا و بەبێ ناتۆ و بەبێ تەکنۆلۆژیای غەرب واتە ئەوڕۆپا و ئەمریکا بژی. ئەمە لە هەموو بوارێکەوە نەک بەتەنیا لە بواری چەک، لە بوارەکانی دیکەشەوە، بەڵام بە تایبەتی لە بواری چەک ئیتر تورکیا داوای فڕۆکەی F-16 دەکرد و لەمە زیاتر لە ڕاستیدا بە بەکارهێنانی کارتی سوێد کە داوای کردووە ببێتە ئەندام لە ناتۆدا، بە بەکارهێنانی ئەم کارتەدا ویستی یاریەک لەگەڵ ئەمریکا بکە، بەڵام ئەو یاریەشی بۆ نەچوە سەر. ئەوەی بۆی چوە سەر لە کۆتاییدا فڕۆکەی F-16 بوو کە پێیاندا لەمە زیاتر نەبوو. بەڵام لەو ڕۆژانەی لەو حەوتوی ڕابردوودا تەماشامان کرد یەک بە یەک ئیبراهیم کاڵن سەرۆکی مستەشاری میت و لە دوای ئەویشدا هاکان فیدان وەزیری دەرەوە سەردانی ئەمریکایان کرد و لەگەڵ بلینکن تەماشامان کرد کۆبوونەوەی زۆر زۆر گرنگیان سازدا و لەو کۆبوونەوانەدا ئیتر تەماشامان کرد کە ڕێککەوتنێک لە نێوان ئەمریکا و تورکیادا مۆر کراوە. بەڵام لە بڵاوکراوەی ڕێککەوتنەکەدا کە تەماشا دەکەین بەڕاستی زۆر شت دیار نین، زۆر شت دیار نین. یعنی لەوێدا باس لە مەسەلەی تیرۆر دەکرێت، باس لە مەسەلەی سووریا و عێراق و ئەم جۆرە شتانە دەکرێت، بەڵام مەبەستیان لە تیرۆر چییە ئەمەیان دیار نییە. ئایا مەبەستیان هەیەتوڵ تەحریر شامە، ئایا مەبەستیان پەکەکەیە کە لە لیستی تیۆری ئەوەندایە، ئایا مەبەستیان داعشە، لەمەدا زۆر زۆر ڕوون و ئاشکرانیە. وە لە هەمان کاتدا باس لە ئەوە دەکرێت کە ئارامی و ئاسایش لە دەریای ڕەشدا ئیتر بپارێزرێ و بەرەو پێشەوە بچێ. لە هەمان کاتدا باس لە ئۆکرانیا دەکرێت، باس لە داگیرکردنی خاچی ئۆکرانیا دەکرێت و لەو بڵاو کراوەیەدا ئیتر ئەم جۆرە شتانە دەبین. بەڵام وەکوتم ئەمە یعنی بڵاوکراوەی لێدوانی هاوبەشی وەزیری دەرەوەی تورکیا و وەزیری دەرەوەی ئەمریکا لەو کۆبوونەوەی حەوتوی ڕابردوودا، یعنی لە هەشتی ئەم مانگەدا کە لە واشنتۆندا سازکرا، بەڕاستی ئەتوانین بڵێن هەموو شتی تێدایە و هیچی تێدا نییە. ئیتر ئەمە سەری مرۆڤ دەلەقێنی و لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە لایەک هێرشەکانی تورکیا بۆ سەر یەپەگە و پەکێکە گەریلاکانی پەکێکە بەردەوامە، بەڵام لە هەمان کاتیشدا تەماشا دەکەین هەروەکو پێشتر لە بەرنامەکانی پێشودا باسم کرد ئەگەر تەماشای هەڵبژاردننی هەرێمی بکەین لە تورکیا کە ئێستا بەڕێوەیە تەماشا دەکەین لەوێشدا هەندێک جم و جۆڵ هەنە کە نیشانەی پرسیارن بەڕاستی. یعنی ئەوانش کە ئەوەیە ئیتر تەماشا دەکەین لەلایەک یعنی دەم پارتی هەدەپەی پێشوو لەگەڵ جەهەپە ناتوانین بڵێن ڕێککەوتونە و ناتوانین بڵێن ڕێک نەکەوتونە، چونکە دەبوایە سەرەتا لەمەدا مغڵق بوونێک هەبوو، بەڵام دوای ئەوەی دەمیرتاش هاتە مەیدان لە زینداندا لێدوانیدا و دوای ئەوەی بە شەق دەمیرتاش هاوسەرۆکی دەمیرتاش باسی لەمە کرد کە ئەو ئامادەیە خۆی کاندید بکە و ئەمە کۆمەڵی گفتوگۆی دروست کرد لە ناو تورکیادا هەتاوەکو ئێستاش ئەو گفتوگویانە بەردەوام من لە کۆتاییدا تەماشامان کرد دەم پارتی لە ئیستانبول لە جیاتی بە شەق دەمیرتاش ئیتر مەڕاڵ بێشک داشی ئەوە کرد کاندید کرد کە فیگۆرێکی گرنگە، بەڵام ڕەنگ بێ ئەو ڕەنگ بێ یان چونکە لە هەڵبژاردندا بەتەنیا بە توانایی بوون بەس نییە، لە هەڵبژاردندا
پۆپیلاریتەی چێ عاتیفەی چێ بەهێزە چێ ئەتوانی عاتیفەی خەڵک بجوورێت چونکە هەڵبژاردن سیاسەتی هەڵبژاردن سیاسەتی عاتیفەیە نەوەکو سیاسەتی ئەوەی کام بتوانایە کام بتوانانیە ئەمە کرا و ئەمانە هەمویان لەگەڵ کۆمەڵێک لێدوانی سەیر مەسەڵەن سلاح الدین دەمیرتاش بۆ جاری یەکەم کە لیان پرسی پەیوەندیتان لەگەڵ ئاک پارتی هەیە ویانیش ئەکرێ پەیوەندی لەگەڵ ئاک پارتی هەبێ ئەڵێتن بۆ پەیوەندی نەبێ ئەگە پەیوەندی نەبێ هەڵە دەکەن دەبێ پەیوەندی هەبێ لە لایەکی دیکە تەماشامان کرد دوای ئەوەی کە باوکی دەمیر ینی باوکی دەمیرتاش ینی دوای مردنی کۆچی دوایی باوکی دەمیرتاش کە دایکی نەخۆش کەوت ئیتر سلاح الدین دەمیرتاش بە فڕۆکەی تایبەت ئەوە دوو جارە دەیهێنە دیاربەکر لە زینداندا یعنی لە زیندانی ئێدیرنا کە نزیکی ئیستانبوڵە لەو بەری تورکایە لە تورکیای ئەوڕۆپایە دەیهێنە دیاربەکر بۆ ئەوەی دایکی ببینیان پێشتر پێشەوەی باوکی کۆچی بکە بۆ ئەوەی باوکی ببینێ لە نەخۆشخانەکە تیماری بۆ دەکرا لە هەمان کاتدا ئەحمەد تورک کە وەکو سیاست مەدارێکی هەری بەتەمەنە لە ناو دەم پارتیدا لە ناو هەدەفەی پێشودا و وەکو براگەورە سەیر دەکرێت لە ناو دوو کەوانەدا ئەویش لە لێدوانی هەری دواییدا ئاڵێتن جەهەپە ناتوانێت کێشی کورد چارەسەر بکات چونکە جەهەپە لە دەسەڵات دانیە بەڵکو ئاک پارتی و ئەردۆغان دەتوان ئەم کێشێ چارەسەرکەن چونکە ئەوان لەسەر دەسەڵات لەسەر دەسەڵات ئەوان دەوڵەت بەڕێوە دەبن هەندێک لە دوانی وهاشدان بەڵام هەتاوەکو ئێستا وەکو وتم تەماشا دەکەین شەڕ بەردەوامە تەماشا دەکەین گوشار بۆ لەسەر ئۆجەلان تاوەکو ئێستا بەردەوامە هیچی لێ نازانین و ئەمانە هەمویان بەیەکەوە لەگەڵ ئەو هەوڵانی کە لە ئەمریکادا هەن یەک لەوانش من لە بەرنامەی پێشودا باسم کرد گروپێکی تینگ تانکی ئەمریکا یعنی سەر بە پنتاگۆن کە ئاڵێم سەر بە پنتاگۆن کە بودجەی خۆی لە پنتاگۆن وەردەگرێ ئەو گروپە لە راپۆرتی 2024یاندا کە پێشکەشی پنتاگۆنی کردووە زۆر بە ئیجابی باس لە پەکێکە دەکا یعنی ئیجابیەکەی چییە پەکەکە هەڕەشە نییە بۆ سەر خۆرئاوە پەکەکە ڕۆلی بینیوە لە شەڕی داعشدا باس لە پارادیگما و استراتیژی و ئیدۆلۆژیای نوێی ئۆجەلان دەکا کە لەوێدا باس لە دیموکراسی و مافی مرۆڤ و ئەم جۆرە شتانە دەکرێن یعنی ئەمانە هەمویان ئینسان بێنێتە لای یەکتری و لەگەڵ ئەوە کە ئەمریکا باشکرا چەند جارە وتوێتی ئەگەر بێت و بکشێنەوە ئەو کشانەوەیە ئەو پاشەکشەیە وەکو ئەوەی ئەفغانستان نابێت چونکە ئەوەی ئەفغانستان بمانەوێ نەمانەوێ یعنی تەجروبەیەکی زۆر زۆر سەقەت و خراپ بوو بۆ جۆ بایدن ئیتر چ جۆ بایدن بێ چ دۆناڵد ترامپ بێ من پێم وایە ئەمریکا ناتوانێت ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا دووبارەی بکاتەوە یعنی کشانەوە مسۆگەرە ئەو ڕووناسبەی بەڵام چۆن دەکشێتەوە و کاتێک دەکشێتەوە ئەو بۆشاییە لە بۆ چێ بەجێ دێڵێ یعنی ئەگەر بێت و لە سووریا بکشێتەوە ئەوە بێگومان ئێران و رووسیا لەگەڵ سووریا گوشار دەخەنە سەر یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتیک و ئەمانش بەبێ ئەمریکا ناتوانن لەلایەک شەڕی تورکیا بکەن و لەلایەکیش بەرگەی گوشاری رووسیا و ئێران و سووریا بگرن ناچارن لەگەڵ سووریا ڕێک بکەون و ئەمە دەستی ئێران لە ناوچەکە فراوانتر دەکات دەستی رووسیا لە ناوچەکە فراوانتر دەکات خۆی لە خۆیدا ئیتر حوسیەکانی یەمەن بوونەتە کێشەیەک حیزبوڵڵا بۆتە کێشەیەک حەماس هەتاوەکو ئێستا ماوە ئیتر ئەگەر بێت و
سووریاشی بێتە سەری و عراقیشی بێتە سەری ئەمە دەستی ئێران زیاتر دەکرێتەوە لە ناوچەکە و ئەمە خۆی لە خۆیدا دەبێتە کێشە یعنی بۆیە بەپێی مانتەق کە تەماشای دەکەین دەبێ ئەوە بێ کە ئەمریکا هەوڵەدا لەگەڵ تورکیا و کوردەکان بەیەکەوە ئەم کارە بکەن بەڵام ئەمەی چۆن بۆ ئەچێتە سەری هەتاوەکو ئێستا لە لای من ڕوون نییە چونکە هاوپەیمانە سەرچیەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان مەهەبەیە من ناڵێم ڕەجەب تەیب ئەردۆغان ئەم کارە ناکات ڕەجەب تەیب ئەردۆغان کەسێکی ئەیدۆلۆژیک نییە ڕەجەب تەیب ئەردۆغان کەسێکی بێپرەنسیپ و پراگماتیستە لە بەرژەوەندی ئەو دابێ لەگەڵ شەیتانیش ڕێک دەکەوێت وە لە بەرژەوەندی ئەو دابێت لەگەڵ خواش شەڕ دەکات کەسێکی وهایە بەڕاستی هیچ پرەنسیپێکی نییە هیچ مەبدەئێکی نییە و هیچ بیر و باوەڕیەکی نییە بڵێ لەسەر بنچینەی ئەو بیر و باوەڕە سیاست دەکات سیاسەتیوی بەرژەوەندیە دەسەڵاتە و ئەمە بمانەوێ نەمانەوێ بە تایبەتیش لایەنە ئابوووریەکەی و لایەنە سەربازیەکەی لەلایەن خۆر ئاوا دابین دەبێت یعنی لە ڕەوشێکی وهادا چین یارمەتی تورکیا نادا هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەین پەیوەندیەکانە تورکیا و چین پەیوەندی زۆر مۆغڵقن هیچ پێشکەوتنێک نییە رووسیا بەخۆی کێشەی هەیە لەناو شەڕدایە ناتوانانی یارمەتی هیچ لایەنێک بدا ئێکەواتە ئەو تورکیا چۆن ینی هەموو چی پێ بڵێن هەموو سەرچاوە ئۆکۆنۆمیەکان ئابوووریەکان باس لەوە دەکەن کە تورکیا لە ماوەی ساڵێکدا هەتا 2 ساڵ ئەگەر چارەیەک نەکە دەڕوخێیانی دەکەوێ دەبێتە شەڕی ناو خۆی دەبێت ئیتر شتێک ڕوئەدا ویانیش شەڕ دەکە بۆیە ئیتر دەبێت لایەنێک وەکو سندوقی دراوی نێودەوڵەتی MIF یارمەتی تورکیا بدا و قەرزی پێ بدا بۆ ئەوەی ئابوووریەکەی بژنیتەوە بەڵام سندوقی دراوی نێودەوڵەتی کۆمەڵێک مەرجیە هەروەکو لە سەرەتای 2000ەکاندا لەگەڵ هەڵوەشانەوەی حکوومەتی کۆالیسیۆنی ئەجەوید دەوڵەت باخچەلی و مەسعود یەڵماز یعنی 1999 ئیتر لەگەڵ هەڵوەشانەوەی ئەوانە هەڵبژاردن هات لە هەڵبژاردنەکاندا ئاکپارتی بردیەوە و ئەو کاتە سندوقی دراوی نێودەوڵەتی قەرزێکی زۆری بە تورکیادا بەڵام سندوقی دراوی نێودەوڵەتی کە قەرزت پێدا کۆمەڵێک مەرجیە مەرجەکانیش مەرجی لیبرالی ئابوورینە بەڵام بۆ ئەوەی ئابووری لیبرال بەڕێوە بچێت دەبێت و کەرتی تایبەتت هەبێ و ئەو کەرتی تایبەتە دەبێ قانون و ئەوەی خۆی هەبێ یعنی گەندەڵی تێدا نەبێ یەکسانی هەبێ ڕێقابەت بربەرەکانێ لە نێوان لایەنەکاندا کراوە بێ و نابێت دەسەڵاتە دەستی کەسێکدا بێت تاقە کەسێک بڕیار بدا و نابێ ئەو وڵاتە کێشەی زۆری سیاسی و کۆمەڵایەتی تێدا هەبێ بۆیە تەماشا دەکەن ئەو قەرزانەی پێدان و لەگەڵ ئەو مەرجانەش بێگومان مەرجێکی دیکەش بۆ ڕووپۆشکردن بەکاردێنەویش مافی مرۆڤ و دیموکراسی ئەو شتانەیە بەڵام من چەند جار وتومە مەبەستی ئەمریکا و خۆر ئاوا و سەرمایەداری خۆر ئاوال لە دیموکراسی و مافی مرۆڤدا ئەوە نییە کە ئێمە لی تێگەشتن مەبەست لەوەدا ئەوەیە کە بڕیاری سیاسی لە دەست کەسێکدا نەبێ و بڕیاری سیاسی نائارامی ساز نەکە شەڕ و گێرە شێوێنی ساز نەکە بۆ ئەوەی پیاسە و هاتوچۆی سەرمایەداری ئاسان ببێ و سەرمایە جێگیری بێ ئیستیقرار بێ یعنی ئێستا کە تەماشا بکە لە کوردستانی عراقدا هیچ کۆمپانیایەکی دەرەکی ئەتوانێ باوەڕ بە کوردستانی عراق بێنێ و بێ داهێنان بکە نەخێر بۆ نایکا چونکە دیار نییە چ بڕیارێک دەدەن چ دەکەن دەستنەوە لای بەغدا لەگەڵ بەغدا ڕێک دەکەون لەگەڵ ئێران ڕێک دەکەون لەگەڵ تورکیا ڕێک دەکەون لەگەڵ ئەمریکا ڕێک دەکەون لەگەڵ چین ڕێک دەکەن وانێش ڕێک ناکەون هیچی دیار نییە ئەو کۆمپانیانەیە کە دێنە ئەوێ چه حیمایان دەکا و ئەگەر کارێکیان کرد چێ
ئەو مافەی کە لەسەر گرێبەستەکاندا هەیە پێیان دەدرێت پێیان نادرێت هیچی دیار نییە هیچی گارانتی نییە لە تورکیاش وایە و لە هەر شوێنێکدا کە ئەمە هەبێ ئەتون ناتوانێت سەرمایە و ئابووری بەرەو پێش بی و مەبەستی سندوقی دراوی نێو دەوڵەتیش چەکێکە سندوقی دراوی نێودەڵەتی چۆن ئەمریکا F-35 و F-16 هەیە لە هەمان کاتدا سندوقی دراوی نێودەوڵەتی هەیە ئەمیش ئەوەش چەکێکە ئەو چەکەت پێدەدا بەڵام لە بەرامبەر ئەو چەکەدا کۆمەڵێک داخوازی هەیە و لەوە یەک لەوانش ئارامیە کەواتە ئەگەر بێت و گریمانەکەمان ئەوە بێ کە سندوقی دراوی نێودەوڵەتی ناچارە یارمەتی تورکیا بدەوانش تورکیا ناچارە پەنا بۆ ئەوێ ببە هەر هیچ نەبێ بۆ ماوەی 5 ساڵ دەبێ ئارامیەکە بێ بۆیە ئەڵێم نیمچە استراتیژی نیمچە درو درێژ و بۆ ئەوەش دەبێ هەر وەکو جاری پێشوو یەک لەو مەسەلانەی کە کێشە دروستەکە بۆ ناو خۆی تورکیا کە کێشەی کوردە چارەسەریەشی بۆ بدۆزرێتەوە بەڵام ئەو چارەسەریە چۆنە ئایا ئەمریکا هەوڵ ئەدا لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتی و تورکیادا ڕێککەوتنێک ساز بکە یان نا باشە ئەو ڕێککەوتنە چۆن ساز دەکە کە رووسیا لەوێ هەیە کە ئێران لەوێ هەیە کەواتە یەپەگە و تورکیا شەڕی ئێران دەکەن چۆن دەبێ ئەمە ویانی سیناریویەکی کە پێشتر لە ڕۆژنامەی ئەلمۆنی تۆردا باسکرا بوو کە ئەمریکا هەوڵەدا ڕێککەوتنی نێوان ڕژێمی سووریا و هێزەکانی سووریای دیموکراتی وانش ئیدارەی خۆسەریدا ساز بکە ئینجا بکشێتەوە باشە ئەو ڕێککەوتنە خۆ دەبێ بە ڕەزامەندی رووسیا بێ رووسیا ئێستا لە ناخۆشترین پەیوەندیدای لەگەڵ ئەمریکا چونکە شەڕی ئەمریکا بە هیچ شێوەیەک واز لە ئۆکرانیا ناهێنێ ئەوە دیارە لە ئێستادا یعنی فەڕەنسا ئەڵێ سوپا دەنێرم هەرچەندە ئەوەی فەڕەنسا بە تەنیا ڕنگ بێ قسە بێ یعنی من باوەڕم بەوە نیە چونکە ماکرۆن زۆر شتی وای گوتووە پێشتریش هیچی نهاتوو نەجێ بەڵام بەردەوامن لەسەر ئەوەی کە ئەو شەڕە دەبێ بکرێ و لە ئەو شەڕدا هیچ لایەنێکیان ناتوان بەنیوە چلی بەجێ بێرن دەبێت لایەنێکی دیکە ناچاری ڕێککەوتن بکە ئیتر لە بۆ هەندێک کێشەی ئەمریکا و رووسیا دەست ئەدا ئایا بۆ ئەوەی لە سووریادا ڕێککەوتنێکی لەسەر بکەن زۆر زەحمەتە بەنسبەت ئێرانیش بە هەمان شێوە ئەمانە جارێ ڕوون نین بەڕاستی و لە هەمان کاتدا ئەو پرسیارە دێنێتە ئاراوە ئایا کە دەیەوێ کێشەی کورد بۆ ماوەیەک ئەڵێم چارەسەر بکە مەبەستیان ئەوەیە لەگەڵ پێشمەرگە و تورکیا ڕێک بکەون هێرشێک بکەنە سەر پەکەکە بۆ ئەوەی تورکیا لەلایەک ڕای گشتی ناو خۆی ڕازی بکە تەماشاکەن پەکەمان لە ناو بردوانش زۆر لاوازمان کرد دوورمان خستەوە تا سەر سنووری ئێران بادینیانمان لە ژێردەستی ئەو دەرهێنا گاڕە و زاپ و ئاوەشیمان لە ژێردەستی ئەو دەرهێنا یان لەگەڵ ئۆجەلان دیسان ڕێک دەکەون لەگەڵ پەکە دیسان ڕێک دەکەون ئەمانە جارێ هیچیان دیار نییە بەڵام ئەوەی لێرەدا گرنگە بوترێ من پێشبینی ناکەم هەتا هەڵبژاردننی ئەمریکا کۆتایی پێبێ یەک ئێمە ئەو شتانە ئەو پرسیارانە بتوانانی وەڵام بدەینەوە تاوەکو کە ئێستاکە خسمانە ڕوو و لە هەمان کاتدا من باوەڕ ناکەم هەتاوەکو هەڵبژاردننی ئەمریکا کۆتایی پێدێ ڕێگا بدرێت تورکیا هێرشێکی زۆر گەورە بە تایبەتی بکاتە سەر ڕۆژ ئاوە ڕنگ بە ڕێگای پێ بدەن هێرشێک بکاتە سەر چیاکانی بادینە لە کوردستانی عراقدا ئەمە ڕنگ بێ ڕێگای تێدا بچێ و حکوومەتی عراقش ناتوانانی زۆر هەڵوێستنی شامدا چونکە پێشتر باسمان کردو ئەو مەسەلەیە پێویستی بە عاتیفە نییە یعنی حتاگە پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵدا نەبێ لە دژی ئۆپەراسیۆن بێ ناتوانانی زۆر قسە بکە بۆ چونکە هێزێک هەیە لە دژی وڵاتێکی دیکە شەڕدەکە چشی بەدەستە ئەوە لەسەر سنووری لە وڵاتێکی دیکە یان دەبێ عراق پارتی و یەکێتی شەڕی پەکەکە بکەن یان دەبێت تورکیا بەخۆی بێ یعنی ئەمە لە ڕووی یاسای نێودەوڵەتی وایانی ئەمە پەیوەندی بە عاتیفە و نەتەوایەتی و ئەم زۆرشتانەوە نییە ینی ئێمە باسی یاسا نێودەوڵەتیەکان دەکەین باسی هێز دەکەین
هەر کەسێک هێزی هەبێ ئەتوانێ ئەم کارە بکە. تورکیاش ئەم کارە دەکە و نە عراق و نە پارتی ناتوان بەو شێوێ ڕێگای لێ بگرن. پارتی و عراق و یەکێتی ئەتوان بڵێن ئێمە بەشداری لەم شەڕەدا ناکەین، ئێمە ناتوانین، توانامان نییە، ئێمە کێشەمان هەیە، بەڵام هاوکاریتان دەکەین. جا هاوکاریەکە چییە؟ استیخباراتیە چییە؟ نازانین، جارێ دیار نییە. ڕنگ بێ ئەوە بێ، بەڵام لە بۆ ڕۆژ هەڵاتوەکو وتم زەحمەتە ڕێگا بەوە بدرێ و بایدنیش ئەمە هەرگیز قبول ناکە، ناتوانێت، چونکە هەڵبژاردننی لە پێشە. حتا ئەگەر دۆناڵد ترامپیش بێ، یعنی ڕنگ بێ ئەزممویان لە ڕووداوەکەی سەرەکانی وەرگرت بێ کە پنتاگۆن ئیتر دۆناڵد ترامپی ناچار کرد ئیتر شەڕەکە ڕابگرێ. ئیتر ئەمە ئەو کاتەدا دەبینین، بەڵام ئەوەی لێرەدا گرنگە، ئەوەی استراتیژیە بەڕاستی ئەمەی ناوێ. یعنی ئێستاکە کێشەی کوردی سووریا لەلایەن دەوڵەتی سووریایە و بە تایبەتی لەلایەن رووسایە. رووسیا لە شەڕی ئۆکرانیدا دەباتەوە یان دەدۆڕنی، ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە. ئەو هێزەی کە سووریا دەپارێزی هێزی ئاسمانی هەیە، رووسایە و ئەمریکا بکشێتەوە رووسیا دەمینێ و ئەو دەوڵەتی کە مەشروعیەتی هەیە لە سووریادا ڕژێمی ئەسەدە. بۆیە بەڕاستی هەرچەندە ئەمە ناتوانین لەسەرەوە زۆر قسە بکەین، ئەوان بەخۆیان باشتر دەزانن، بەڵام ئەوەی پێویستە بەڕاستی دەبێ لەو ساڵەدا، یعنی هەتا 2025دا خۆسەری دیموکراتی لەگەڵ سووریا بە هەر قیمەتێک بێ ڕێک بکەوێت. ئەگەر نابەڕاستی ڕنگ بێ تووشی زۆر کێشە ببن و تووشی زۆر شکست ببن. باشتر وایە بەر لە شەڕ، بەر لەوەی لە شەڕێکدا تەنگاو ببن و کێشە ببێ ئینجا بستنە سەر مێزەکەی بەشار ئەسەد. باشتر وایە ئێستاکە کە هەندێک هێزیان هەیە بتوان بستنە سەر مێزەکەی بەشار ئەسەد و ئەم کێشەیە بتوانن چارەسەر بکەن و ئەمە سوودی دەبێ بۆ هەموو بەشەکانی دیکەی کوردستان و سوودی دەبێ بۆ کوردستانی سووریا و کوردستانی سووریا لە هەڕەشەکانی ئایندەی تورکیا دەپارێزیت، دەستی تورکیا دەبەستێتەوە. چونکە وەکووتم ئێستا کە تورکیا پرۆسەیەکی ئاشی دەست پێ بکاتەوە، حتا ئۆجەلانیش لە زیندان بێن نەدەرەوە، دەمیرتاش لە زیندان بێن نەدەرەوە، ڕەنگ بێ دوای ئەوەی قەرزەکانی وەرگرتن و قەرزەکانی دانەوە دیسا دەست بە سیاسەتی خۆی بکاتەوە، ئەو سیاسەتی کە چەند ساڵ بەر لە ئێستا سازی کرد. درێژەی نادەمێ هەروەکووتم ئەمانە لە دوای هەڵبژاردننی ئەمریکادا دەبینین و وەڵامی ئەو پرسیارانە ڕنگ بێ بەشێکیان وەرگرینەوە. زۆر سپاسدان ئەەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون. تکایە وەکو هەرجارێک لە بیر مەکەن لەسەر کەناڵی یوتیوب لایک بکەن، ڤیدیۆکانمان بڵاو بکەنەوە، شەیر بکەن و ئەگەر بە وشەیەکیش بی کۆمنتێک بنووسن بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر خەڵک بیبینێ. تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ خوازم ڕێز و سڵاو. هیوا خۆشتان.